نازانم مجموعەیەکن ئەیانەوێت مامۆستا ناشرینکەن. باشە ناشرینکردنەکە چۆنە حاجی؟ باسی ئەوانە کرد ئەیانوت بەتەمان شت بکەنە خواردنەکەیەوە تر مەسەلە لە باڵەکەی بێ لە مەطعەمەکەیە بێ لە گەسەکەیە بێ و جەماعەتی قایم قامێت و ئەمانەش کاتی لێ بکەن لە لای ئەوان خۆتە زانای خۆ قانونی هەڵەسە بەینی خۆیت ئیجراعاتەکە لە بزانم وایە یەکەیەتە سەرۆسێرەکە بۆ نمونە باڵێکی خراپ بۆ نمونە گەسەکەی پیس بۆ نمونە برنج و شلەکەی پیس بۆ گۆشتەکەی پاک نییە ئەیانەیە لە ڕێگەی ئەوە لە مامۆستا هەڵۆ بن بۆیی وا بڵاویکەنەوە بڵێن کاکە ئەمە خواناسەکەی ناوتان بوو ئەمە داعیەکەی ناوتان بوو ئەمە زانا و مفەکیرەکەی ناوتان بوو ئاوا خەڵک بوو نمونە ئاوا لێەکان نازان لە کاتێکە مامۆستا هەڵۆ زۆر گەورەترە لەوە و کابرایە ئەگەر بۆ نمونە من ئەزانم یعنی من خەڵک باسی کردو کە ئیمتیازاتی زۆریشان ناوەتێک کە لەگەڵ حیزبێکا بێت و نەی کردووە یعنی من کابراایەکم زۆر سەرسامی ئەخلاق و کەرامەتی ئەو پیاوم یعنی ئەو ئەم لەولایەتیانێ لەبەر خاتی خوازەوە پیاڵم بیگەێنیتە دەمی مەمنون ئەبم بۆی تووشی هیچ نەبێت.